توان فەرەنگێکی گەورە ئینسیکلۆپیدیایەک بۆ کووردا بنرێ بۆ ئەوەی نەتەوەکانی داهاتوو ئەگەر بیانەوێت دراسی زمان بکەن سوود لە فەرەنگێکە وەربگرن. هەموو نەتەوەکانی دنیا وایان کردووە، هەر لە هیندیەکانەوە، عەرەبەکانەوە، ئینگلیزەکان. ئێستا فەرەنگی ئۆکسفۆردمانێ وردەکاری زمان بە وردی تەفسیر زمانەکە وشەکە چۆنە خوێنرێتەوە، وشەکە چۆنە نووسرێ، وشەکە هاواتای چییە، دژواتای چییە، فرەواتای چییە. وەڵام من چێگەوە پێی تەمام و هەورامی زوانەکە ماچمە ئی زوانە هەن نیعمەتێ خوایە با نەفەوتیوە گەنجینێوەن باجە دەستما بن نەشو هیچ نەبوو جەخانەوە دەکەوێن بوێتەوە کەسەکاتەوە دەست بە نەکردێ با ئی زوانە نەفەوتیۆنە و ئاوڕێوە جە زوان و کەلتورە هەورامانی دەمێەوە. ئێمە خۆمان بە خۆشحاڵە زانین کە ئەمڕۆ یادی ڕۆژی زمانەکەینەوە، ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی دایکە. ئێمە وەکو هەورامیەکان گرنگی بەو ڕۆژە ئەێنوە تەواوی ئەو بابەتانی تری کولتوری هەورامان گرنگیان پێێن وە زمان بنەمایەکی سەرەکیە بۆ هەر کولتورێک وە بێگومان کولتوری هەورامان زمانێکی تایبەت بەخۆی هەیە. ئێمە لێرەوە پیرۆزبایی لە تەواوی خەڵکی کوردستانەکەین و بە تایبەتی هەورامیەکان. بۆنەوەی ڕۆژی جیهانی زمانی دایکەوە پیرۆزبایی لە هەموو زمانەکانی سەرزەویەکەم. بە بۆچوونی من زمانەکان هەمویان وەکو گوڵی بەهاروان بە یەکەوە جوانن. لە پیاوێکی حەکیمیان پرسی لە مناڵەکانت کامیان زۆر خۆشتت ئەوێ، فەرمووی مناڵەکان وەکو میوەوان هەر یەکەیان تامێکی تایبەتی خۆی هەیە. منیش دەڵێم زمانەکان هەر یەکەیان وەکو میوەوان تایبەتمەندیەکی خۆیانیان تایە و ئەگەر یەکێکیان بەرەو توانەوە و لاوازی بڕوا ئەوە وەکو ڤایرۆس بۆ زمانەکانی تر نەقڵە بێ.